یاریەکانی خولی نایابی عێراق بۆ تێنسی سەرزەوی لە شاری هەولێر بۆ یانەکانی هەولێر و نیشتیمان و پێشمەرگەی سلێمانی و حیلە دەستی پێکرد. یاریەکان لە یاریگاکانی یەکێتی تێنسی هەولێر بەڕێوە دەچێت. لە یەکەمین ڕکابەریەکان هەولێر ڕوبەڕووی پێشمەرگەی سلێمانی بیەوە. لە یاری یەکەم محەممەد نیهاد و ڕۆژین ئەکرەم ڕوبەڕووی یەکتر بوونەوە. محەممەد نیهاد لە یانەی هەولێر بە ئەنجامەکانی 6-2-6-3 سەرکەوتنی تۆمار کرد. لە یاری دووەمیش عومەر تەحسین لە یانەی هەولێر بە ئەنجامی 6-2-6-0 لە ڕەنزدە ڕەفیقی لە پێشمەرگەی سلێمانی بردەوە. لە یاری سێم و لە ئاستی جووت دوو یاریزانەکەی هەولێر بە ئەنجامی 6-1-6-1 سەرکەوتنیان تۆمار کرد و 3-0 براوە بوون. ئەم ساڵ بەشداریمان کردووە لە خولی نایابی عێراق کە تێیدا 12 یانە بەشدارە. ئێمە پار توانیمان پلەی سێم بەدەستبێنین. ئینشاڵڵا ئەم ساڵە دەتوانین پلەی باشتر بەدەستبێنین و کار دەکەین بۆ ئەوەی لە پلەکانی پێشەوە بین. ئەمڕۆ توانیمان یاریەکەم ئەنجام بدەین، توانیمان بە ئەنجامی 3-0 لە یانەی پێشمەرگەی سلێمانی ببینەوە و بەرەو ئەنجامی باشتر دەڕۆین ئینشاڵڵا. ئێمە و نادی پێشمەرگەی سلێمانی بەشداریمان لەم پاڵانتیا کردووە. سپاس بۆ گەیشتین بە نایب ساڵی پێشوو بە 32 یانە بۆ 12 یانەمایە بۆ خولی نایب. ئێمە ژێکی بوو لەو یانانەوەکو ئێمە وەکو یانەی پێشمەرگەی سلێمانی ئەرکمان قورسترە، چونکە یاریەکانمان هەمی لە دەرەوە یاریگای خۆمانە. ئێستا ئێمە هاتوین بۆ هەولێر قۆناغی دووەم و سێم ئەبێ بچینە دەرەوە بۆ بەغا و کەربەلا و لە یاریەکان بکەین وەکو تاکانی سلێمانی بێگومان ئەرکمان قورسترە، بەڵام پشت بەخوا ئینشەڵڵا هەوڵی خۆمانین و ئەنجامی باش بەدەستێنین پشت بەخوا. لە یاریەکەی دیکە نیشتیمان و حیلا ڕوبەڕووی یەکتر بوونەوە. لە یاری یەکەم فارس ئەیاد لە حیلە و محەممەد ناسر لە نیشتیمان ڕوبەڕووی یەکتر بوونەوە. دوای ڕکابەریەکی بەهێز دوای ئەوەی هەردوو یاریزان بە کۆمەڵەیەک یەکسان بوون، لە کۆمەڵەی کۆتایی فارس ئەیاد بە 7 خاڵ بەران بە 6 خاڵ براوە بوو. لە یاری دۆم عەلی ئەبوزێد لە یانەی حیلە بە ئەنجامی 6-3-6-2 لە ئاکام دڵزاری بردەوە. لە یاری جووتیش دوو یاریزانەکە یانەی حیلە بە ئەنجامی 6-2-6-4 سەرکەوتنیان تۆمار کرد و 3-0 براوە بوون. لای دووەمین یاریەکانی خولەکە ڕۆژی هەینی و لە کاتژمێر 5 ئێوارە هەولێر ڕوبەڕووی نیشتیمان دەبێتەوە و پێشمەرگەی سلێمانی بە حیلە دەگات. 8 یانەکەی ناوەڕاستی عێراقی یاریەکانی خۆیان بەرامبەر یەکتر ئەنجام داوە و جێیش بە 6 سەرکەوتن و 8 خاڵ لە خانەی یەکەمە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.